ئەم بەشەی پرۆگراممان تایبەتە بە بیرەوەری 22مین ساڵیادی کۆچی دوایی بیرمەندی ڕووناکبیر سیاسەتمەدار پارێزەر ڕۆژنامەنووس خەباتکار لە هەموو بوارە جیاوازەکانی سیاسەتدا مامۆستا ئیبراهیم محمەد ئەمڕۆ کە 22 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی ئەم زاتەدا لە پارکی هەواری شار لە مەراسیمێکی شایستەدا هەڵدەستێت خودڕێکخراوی ئیبراهیم فاوندیشن هەڵدەستێت بە ڕواندنی ژمارەیەکی بێشمار لە نەما ڕێکخراوەکە دیارە بگومان پێشتر لە ڕوونکردنەوەی خۆیان ئاماژیان بەوە کردووە کە ئەمساڵ خەڵاتی بلا لە کاتی خۆی داوات هەموو ساڵە گلیادی کۆچی دوایی خەڵاتەکە بەڕێوە چوە بەڵام ئەمساڵ دوایان خستۆ بۆ مانگی 5 ئەم پارکێکە ئێمەی تێداین پارکێکە تایبەتە بەوەی کە شەیدانی دەستی داعش ئەوانی کە لە ساڵی 2012ەوە لە بەرگری خاک و نیشتیماندا شەهید بوون ئەوان لێرەدا نەمامیان بۆ ڕوێندراوە اینجا ئێستا بامەدەبوونی بەشێکی زۆر لە خات و شانەزی ئیبراهیم محمەد و هەروە ئەندامانی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان و بەشێکی زۆر لە هاوسەنگەر و هاوخەبەتان و ئەوانی کە تایبەتن بە ئاکادمیستان لێرەدا لەم پارکەدا کۆبوونەتەوە وەکو لە دیمەنەکاندا دەیبینن هاوکارانم بۆتان دەگوازنەوە ئێستا ئەم مەراسیمە دەست پێ دەکات دواتە کاتژمێر دەیبیانی لە پارکی هەواری شار وەکو ئاماژەشم پێکرد ئەم ڕێکخراوە ساڵی پار و ساڵانی تریش پرۆسەی نەمام ڕواندن و نەمام چاندنی گرتووەتە ئەستۆی خۆی وەکو یەکێک لە درێژەپەدەری ئەو خەباتی کە ئەگەر پێشووتر مامۆستا ئیبراهیم محمەد لە شاخ و لە بواری ئەدەبی و ڕۆشنبیریدا کاری بۆ کردووە ئێستا لە بواری سەوزکردن و ئاوەدانیدا ئەم خەباتی بەردەوامی هەیە ئەوەی کە دەبینرێت بەشێکی زۆر لە نووسەران لە ئەدیبان لە ڕۆژنامەنووسان لێرەدا بەرچاویانی ئامادەییان هەیە بێگومان لە دوێنێشەوە تاوەکو ئێستا کەسانێکی زۆریش لە ئاکادمیستان سەرگوزشتە و بواری چیرۆک و وەرگێڕان و نووسین و تەنانەت سیاسی و واروەها خەبات و هەموو بوارەکانی مامۆستا ئیبراهیم محمەدیان لێکدانەوە کردو و شرۆڤیان بۆ کردووە ڕەنگە ناتوانین لە بەرنامەی شاوادا حەقی بینە بەڵام ئەم مەراسیمە مەراسیمێکی شایستەیە ئەم ساڵۆکو ڕێزێک بۆ قوربانیانی شەهیدانی دەستی داعش هەستاون بە ڕواندنی ئەم کۆمەڵە نەمامە لەم پارکەدا پارکەکە وەکو دەیبینن لەسەر ڕوبەرێکی فراوانە پارکی هەواری شارە ئەم شوێنە پێشتر دیارە بێگومان لە نێو پارکەکەدا وەکو وتم وەکو ئاماژەم پێکرد بابەتی زۆر هەمدەمە بچم نزیکمەوە لە هاوکارانم وەکو دیمەنەکانیش دەیبینن لێرەدا بەشێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتی و خات و شانەزی ئیبراهیم محمەد لێرەدا ئامادەییان هەیە لە چاوەڕوانی ئەوەن کە هەڵمەتەکە دەست پێ بکات هەڵمەتەکە بێگومان وەکووتمان نەمام ڕواندنە مامۆستا ئیبراهیم محمەد یەکێک بوو لەو سەرکردە مەزنانەی سەمەنی خۆی کە توانی هەتاوەکو ئەمڕۆژ جێدەستی خۆی لە بواری سیاسەت و خەباتدا جێبهێڵێت ڕێکخراوی ئیبراهیم فاوندیشن ساڵانەش ئەو ڕێکخراوە کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر ئەنجامەدات بۆ خەڵاتکردنی کەسانێک کە لە بوارەکەی خۆیدا قاڵ بوونەتەوە لە بوارەکەی خۆیدا داهێنانیان کردو لە بوارەکەی خۆیاندا توێژینەوەیان کردو لە بوارەکەی خۆیاندا توانیانە دەستێکی باڵایان هەبێت لە خستنە ڕووی سەرجەم ئەو گرفتانەی کە هەن وتوانن داهێنان بکەن یان کەسوکارێکی سەربەرزی شەهیدان من پۆلێک شەهیدی دابێت یان دایکێکی شەهید بێت کە بە فرمێسکەکانی هەموو ساڵێک خزمەتی کردووە یان دایکێکی و کەسوکارێکی شەهید بێت کە فرمێسکی سڕی بێتەوە لە بری فرمێسک ئەو جەربەزەیی و ئازایەتی بە ئێمە نیشان بدات لەبەرەوە ساڵانە خەڵاتی ئیبراهیم محمەد ئەم خەڵاتە بەم جۆرە بەڕێوەچێت و وەکو دەشبینین بەشێکی زۆر لە کەسایەتی سیاسی و ڕۆشنبیری و ئەکادمیست و ئەوانەی کە خوێندنەوەشیان هەیە بۆ بوارە جیاوازەکانی مامۆستا ئیبراهیم محمەد لێرەدا ئامادەن چونکە دەزانین 5 بوار بۆ 6 بواری گرنگ هەیە کە مامۆستا ئیبراهیم محمەد تایدا زۆر قاڵ بۆتەوە کە دواتر ئێمە ئەمە تەوەرمان دەبێت لەسەری و قسەی زیاترمان دەبێت لەسەر ئەم بابەتە بێگومان یەکێک لە بوارەکان بواری سیاسەتە دەوترێت مامۆستا ئیبراهیم محمەد لە بواری سیاسەتدا لەو سەردەمەی خۆیدا ئەگەرچی لە کۆمەلگایەکی داخراودا لە کۆمەلگایەکدا کە سیاست بیرێکی تری هەبوو ئەم بە بیرێکی تر هاتوتە نەو سیاستەوە بە بیرێکی پێشکەوتن خوازانەوە توانێتی سیاست بکات توانێتی
دژەکان لە یەکتری کۆبکاتەوە چەپ و ڕاست لە دەوری یەکتر کۆبکاتەوە ئەمانە کۆمەڵک دروش من کە باس و خواستە لەسەر مامۆستا ئیبراهیم محمەد لە هەمووشی گرنگتر بوارێکی ترێکە بواری ڕۆژنامەنووسیە ئەو کات وەکو گەنجان بێگومان وەکو چەند گەنجە کۆمەڵە گەنجێک هەستاون بە دەرکردنی کۆمەڵە گۆڤارێک ڕۆژنامەیە کە ئەو کات لە بواری ئەدەبی کوردیدا و مێژووی ئەدەبی کوردیش بێگومان قەرزاری ئەم زاتە پیرۆزەیە لە هەمان کاتیشدا لە بواری نووسینەکانی بەڵگی ئەوەن ئەو ڕۆمانە گرنگانی کە بێگومان ڕۆمانی گرنگن هاوتان بەوەی کە کۆمەڵێک ڕۆمانی هەیە کە ئەو کاتێک بیری لە ژانی گەرکردوتەوە ژان و تراژیدیەکانی کۆمەڵی کوردەواری خستۆتە ڕوو کاتێک بیری لە نووسینی ژانی گەلکردوتەوەی کە ئەم چیرۆکەی بینی بە دوجاریش کە کراوە بە فیلمیش دەزانیت کە چۆن ئەو خەمەی کۆمەلگای کوردی کردووە بە نووسین بەڵام بە نووسین وێنای بۆ ئێمە خستۆتە ڕوو دیارە بگومان ئەوکو هاوکاریشم ئەگەر وێنەکان پیشان باتەوە کەسانێکن لێرە ئەندامانی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان خانەوادەی بەڕێز مامۆستا ئیبراهیم محمەد و بەشێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان لێرە ئامادەی ئەم مەراسیمن و بوارێکی تری ئەم یادە ئەوەیە کە مامۆستا ئیبراهیم محمەد لە بواری وەرگێڕاندا دەستێکی باڵای هەبووە لە بواری وەرگێڕاندا بۆ کاتی خۆی کۆمەڵە بابەتێکی وەرگێڕاوە کە بۆ ئەو کات بۆ بواری نووسین و نووسەران و ڕۆشنبیران گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە کارگەیشتەوەی کە ڕۆڵەکان یاخود کارگەیشتەوەی کە ئەو کەسانی کە لەو کاتەدا ڕۆڵی ئەم نیشتیمانە بوون بتوانن گۆش بکرێن بەو بابەتە وەرگێڕانەی کە ئەو لە بیر و زەهری خۆیدا بە گرنگ وەسفی کردوون بۆ کۆمەلگای کوردی لە هەمووشی گرنگتر ئەو کۆمەڵە بابەتانە بوون کە هەبوون ینی تا ئێساش لە نێو کتێبخانی کوردیدا جێپی خۆیان کردوێتەوە مەراسیمەکە لە پارکی هەواری شار بەڕێواچێت وەکوی بینن کۆمەڵێک چاڵکراون ئامادەکراون بۆی نەمامەکان بهێنرێن لێرەدا ئەم نەمامانە پێما بە ژمارێکی زۆر لە نەمامن ئەمڕۆ لە نێو پارکی هەواری شار پرۆسەی بەدەداچوونیشان بۆ دەکرێت واتە لە پاشەوەی کە دەڕوێندرێن پرۆسەی ڕواندنی نەمامەکانیشان یاخود پرۆسی هەم ڕواندن بۆ پرۆسی بەدەداچوون واتە پاش ڕواندنیش چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەمامانەدا بکرێت بەڕێواچێت من دەمەوێت ینی قسێک لەگەڵ کاک کامەران ئەگەر بیت لای منەوە باسێکی هەندێک بابەتی نەمام بکەین لە ئەو نەمامانی کە لەم پارکەدا دەڕێنێتەوە بۆ خۆ دەزانم بەڕێوەبەراتەکەشتان جیاوازە بەڵام خۆتانەوەکو خێبرەی خۆشت ئەم نەمامانە چۆن چۆنی بەدەداچوونیان بۆ وەکرێت دواتر و ئەم پارکی کە تایبەتن بە شەهیدان چۆن بیر لەوە کراوەتەوە پارکێک تایبەت بکرێت بە نەمام ڕواندن بۆ ڕێزێک بۆ خوێنی شەهیدان. بەڵێ وەڵام من سپاسی ئیبراهیم ئەحمە فاوندێشنەکەم کە بەڕاستی بیرۆکێکی جوانە هەم تازەگەریە لەوەی کە هەندێک لەو ڕێکخراوانە هەڵەسن بە دروستکردنی شوێنێ بۆ شەهیدان و نەمام ڕواندن یەکێ لە سیما جوانەکانی پارکەکەوەیە کە تۆ دار بڕوێنی واتە یەکێ لە ئەوەی کە شارەکە ژینگەیەکی جوان بەخشێ پێویستمان بەوەیە کە دار زیاتر بڕوێنین ئەمە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە 2016 و 2017 1400 نەمام ڕوێنرا کە ناونرا بە ناوی شەهیدانەوە شەهیدانی داعشەوە بەدەداچوونیان بۆ کراوە لە ڕوانگەی دواترەوە بەڵێ پێشەوە ژەر بە دوواداچوونی و هەروەها هەر بەرنمەکەی ئێوە بە سپاسەوە جارێکە لە ساڵی 2009 هاتن سەری دارەکانمان گەرە هەندووە دارەکان پێگەیشت بوو و ئیم ساڵی هەر بۆ نەریتا ڕوێن و ئەمە بۆ تەنەری تێبووی تەرجیعی خەڵکین زیاتر دار بڕوێنێ بەڕوانی هەموو دارێک ژینگەیەکی جوانتر بە شارەکە ئەبەخشێ لەبەرەوە ئێمە بەڕاستی ئەمە جارێکە سپاسیانەکەین و ئێستاش ئیمڕۆ هەم بەردەوامە بین و ئیشەڵا داواکاریشین هەم لە ڕێکخراوی ئیبراهیم فاوندێشن کە ساڵانە ئەم نەریتە بەردەوام بێ و دوایەوەی کە دارەکان پێگەن هەوڵێن ئەم دارانە هەمووی تەسمیە بکرێ بە نایۆ شەهیدانەوە کێسە زۆر لە دارەکان پێگەیشتووە بە تەواوەتی ئەو شێوازی ناونانی دارانە چۆن دەبێت ئەوە بەرنمەکە لای شانازخان و بەرنمەکە لای ئەو ڕێکخراوی ئیبراهیم فاوندێشن بەس ئەگەر ئەوە ئەکەن ینی بەرنمەیە کاگرێ ئەم ناوانە ئەبێتەوەی کە ئیتر ئەو کەسە ئەبێتە مەزارگەیە کە ئەو شوێنی شەهیدە لیا شوێنێکی هەیە کە هەم ژینگەیەکی جوان بە شارەکایە من زۆر سپاسیان
گیانەکەم و زۆر سپاسی ئەوژەکەم بەهاتنتە زۆر سپاس. مەرەنگیان سپاس. پێم خۆش بوو ینی باسی ئەوە بکەین ئەم درەخت و نەمامانەی کە لێرە هەن چۆن گرنگیان پێ بدرێت واتە پرۆسەکە هەر ئەوە نیە تەنها ڕواندنی نەمامەکان بێت بەڵکو دواتریش چاودەری دەکرێن دواتریش ئەم مەراسیمە بەڕێو ئاچێت وەکو دەیبینین لەسەر چاوەڕوانی ئەوەن کە نەمامەکان بڕوێنن. من دەچمە لای بەشێک لە دیمەنەکان و وەکو دەیبینن کە بەشێکی زۆر لەو کەسانی کە لێرن بێگومان کەسانی هەمووت و وەکوتم نووسری تایە ئەکادمیستی تایە سیاست مەداری تایە ئەندامانی سەرکردەدەیەکی دانیشتمانی کوردستانی تایە هەموو ئەمانە درێژە پێدەری ئەو خەباتن کە مامۆستا ئیبراهیم محمەد ساڵانێکی زۆر خەباتی بۆ کردووە لە پێناو کوردبوون و کوردایەتیدا. من دەمەوێت ئەگەر دەرفەت هەبێت بچمە لای بێگومان بە شێوازی ڕاستەوخۆ لەگەڵتانین دەمەوێت پرسیاری ئەوە بکەم لە کاکامانە پرسیاری ئەوم کرد دەمەوێت لە خاتو شانازەوە بپرسم بەگومان خۆی سلااوان لێ بێدەم کاتتان باش بێت خاتونیان سلااو لێ بێت باس لەوە کرێ ئەم باخچەی کە دانراوە بیرۆکی خۆشتانە هەر دارێک بە ناوی شەهیدێکەوە ناودەنرێت بەرنامەکە چییە؟ لە ڕاستیە هەروەکو پێشتریش باسم کردتاوەکو ئێستا 1400 نەمام نێژراون لێرە و ئیم ساڵیش کۆمەڵی نەمامی ترە نێژین بەتەماین کە هەر ناوی شەهیدەکان لەسەر کولی درەختێک دانین و وەکو بیریشتان بێ ساڵی ئەوەڵ داماننا بەڵام بەداخەوە هەندێکی کەوت هەندێکی برا ئیتر خۆشمان بە باشمان زانی کە مەجال بین تا نەمامەکان تۆزی گەورە ئەبن پێشەوەی ناوەکانی لەسەر بنووسێت چووکە زۆر زۆر ناخۆشە بوو ئەگەر نەمامێوە شک بێت ئامادەکاری بۆ کرا هەموو ئامادەکاریەکی بۆ کراوە بەڵێ. باش ئەم ساڵ ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن خەڵاتی بلەتان دواخست چیتانەی بۆ کەسانی کردیانوێت وەکو سیڤێک پرۆپۆزەڵی خۆیان پێشەشێن بۆ ئەم خەڵاتە و پامی ئێوە چێن؟ لە ڕاستیە لەبەرەوەی چەند ساڵێک دوا کەوتووە سیڤێکی هێزگار زۆرمان لەبەردەستایە و بۆ ئیم ساڵ بڕیاری لێدراوە کەسەکان هەڵبژێراون بۆیە هەر کاتێک لە هەر مەجالێک کابێ هەر بەڕێزێک ئێوێ سیوی تەقدیمکە دەرگای سیوی تەقدیمکردن کراوەیە و ئێمە کۆی ئەەکەینەوە دوایی ساڵانە بە سەریا ئەڕۆین بۆ هەڵبژاردننی کەسەکان. دوایین پرسیاری من مامۆستا ئیبراهیم محەممەد دوێنێ بە خەباتی شاخ و نووسین بەشداری کرد ئەمڕۆ خەباتەکەی بە سەوزایی درێژەی هەیە پامی ئێوە لەسەر خۆی لە هەموو کەسێک کە ئەم خاکە و ئەم گەلەی خۆش بێت بەشێک لە خۆشەویستێکەشی کە تۆ سەیرێکی کوردستانێکی ساوزە ئومێد و ئارەزووی هەموو کەسێکە بەی باوکیشمەوە کە ئارەزووی بینینی ئەو کە چڵێ داربەڕوو ئازاری پێبگەیشتایە زۆر زۆر ناڕەحەتە بوو دائیمەش هینیە کرد کە هیچ دار و درەختێکی کوردستان هین نەکرێ ئازاری پێنەگا بۆیە هەرچەند پێمان بکرێەوە کوڕێکخراوی وەکو ئیبراهیم ئەحمەد فاوندیشن هەوڵی ئەوەیە کە لە بۆنەکانە دارە و درەخت بچێنین لێرە من ئەمەوێ پامێکی تریش بگەێنم کە ئەویش بۆ ئیم ساڵ کتێبەکانی باوکم بەرهەمەکانی هەمووی بە چاپ گەێنراوە کە خۆی لە 15 بەرهەمە بینێتەوە کە ئەوش ئەوەڵ جارە هەموو کتێبەکان کۆ بکرێنەوە بە بەشێک لە یادەوەریەکانی خۆشیەوە کە بە دەستخەتی خۆی نووسی بووی. سپاس بۆ خاتوشانە ئیبراهیم محەممەد وەکو خۆشی ئەو مژدەیە بە نووسەران و ڕۆشنبیران کە ئەم ساڵ سەرجەم بەرهەمەکانی کە خۆی لە 15 بەرهەمدا دەبینێتەوە بە چاپ گەیشتون کە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ بەشێکی زۆر لە نووسەران و ئەدیبان کە بێگومان بەشێکی زۆر لە ناوڕۆکی بەرهەمەکانی شانیەوەندەیان و سەدان توێژینەوەی جۆراجۆری لەسەر بکرێکی کتر لە باسەکان کە باسی کرد ئەو مامۆستا ئیبراهیم محەممەد هەمیشە لە بیری ئاوەدانی و خۆشگوزەرانی و پێشخستنی وڵات و سەوزکردن و بابەتە جوانکاریەکانی وڵاتدا بوو هەر ئەوەشە ئێستا ئەمان درێژە بەم جۆرە خەباتادەن من دەچمە لای سرودێک ئەگەر هاوکارانم ئامادە بن سرودێکی مامۆستا ئیبراهیم محەممەدەیە کە بێگومان بەرەو ڕووناکی یەکێکە لەوانی کە دەستگای میدیای کورسات کلیپیشی بۆ کردووە ئەوە دەبینین دەگەڕینەوە شرۆڤەی بەشێکی زۆر
لە بابەتەکانی مامۆستا ئیبراهیم محمەد شرۆڤە ئەکەین لێکدانەوەی بۆکەین چکە لایەنی دەرونی لایەنی بۆ برنلایەنی ئەدەبی ڕۆژنامەوانی سیاسی وەرگێڕانی هەموو ئەمانە چەند فاسیلەیەک دەبینین دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوام بین. دوا تیری کەوانی خۆت بهاوێژە هە لە دوژمن دوا سەرکەوتنی تۆیە و دوانوچی گەلە دوژمن شەوی ترساندنت سامی نەماوە تاریک و ڕوونە بە ئاسۆی ئەرخەوانیدا هەتاو لەودی و کەلە دوژمن بەڵە بەڕێزانم ڕۆماڵی کە دیبنن تایبەتە بە 22مین ساڵیادی ماڵاوایی ڕووناکبیر و بیرمەندی و سیاست مداری گەلی کورد مامۆستا ئیبراهیم محمەد لە پارکی هەواری شار ئەم مەراسیمە بەڕێواچێت مەراسیمەکە وەکوتمان لەم باخچەیەدا کە باخچەی یادتان بەخێرە یان کە لە یادمان ناچن کۆمەڵی نیاوی هەیە وەکو پێشتریش خات و شانەز ئیبراهیم محمەد باسی کرد کە بێگومان مامۆستا ئیبراهیم محمەد لە ژیانی خەبات و بواری ئەدەبی خۆشیدا هەمیشە بیری لای ئاوەدانی خۆشگوزارانی بووە هەمیشە بیری لەو بووە کە دەبێت وڵات لە ڕووی سەوزایی و گەشەپێدان و ئاوەدانی و زیاتر بەرەو پێشەوە بڕوات خات و شانەز ئیبراهیم محمەد مژدەی ئەوەشیدا بە بێگومان بە نووسەران کە بێگومان کتێبەکانی کە سەر جەمەن 15 کتێبن بە چاپ گەیشتون اینجا لەم تەورەدا من دەمەوێت شرۆڤەی یەخود خوێندنەوەی بکەین بۆ ئەو بوارانی کە مامۆستا ئیبراهیم محمەد تایدا قاڵبەتەوە بۆ مەبەستە دکتۆر دان ئەحمەدم لەگەڵایە کە بەڕێزان لە بواری ئەدەب و بواری ئەدەبیاتی کوردی و مێژووی ئەدەبیات و تەنانەت مێژووش شارەزایەکی زۆر قوڵ و قاڵبۆیانێ دکتۆرگیان سڵاو لەبێم کاتت باش پێشتر من تۆ گفتوگویەکمان کرد پێشەوەی بینە بەرنامەکەەوە باسمانەوە کرد چەندین بوار هەیە کە مامۆستا ئیبراهیم محمەد تایدا زۆر قاڵبۆتەوە تایدا توانیوێتی شێرانە بوێرانە چۆنەوەی ئەسپی خۆی تیاتاودا مامۆستا ئەحمەد ئەو بوارانەی کە زۆر پێ ناسرێتەوە یان لەنێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە چێ بەراورد دەکرێت ئەم کاتتان باش ئەوەی زۆر گرنگە بەلای منەوە ئەوەیە کە مێژووی ئەم ناوچەیە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەماشاکەین ئەبینین کە یەکێک لەو ناوانەی کە زۆر دیارە و لە ئاستێکی زۆر بەرزی مێژووی ئەدەبی کۆمەڵایەتی سیاسی ئایدۆلۆژی و نیشتیمانیایە بریتیە لە مستەفا کامیل ئەم پیاوە لە ساڵی 1970 یەکێک بووە لە ڕابەرە گەورەکانی وتاری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە خۆی بەڕەچەڵک کەسێکی مسریە ئەم پیاوە کە مێژۆکەی خوێنیتەوە ئەوەمان پێ ئەڵێ لە قبل أن يبلغ العشرين پێشەوەی بگاتە 20 ساڵی ئەمە توانیوێتی وتاری سیاسی بخوێنێتەوە یا بنووسێ پێش ئەوەی بگاتە 20 ساڵ باشە مامۆستا ئیبراهیم محمەد لە 1940 لەدایکبووە لە ساڵی 1932 یەکەم وتاری زۆر بە ڕێکوپێکی و زۆر بە جوانی و لە مستەوایەکی زۆر بەرزە لە ژیان بڵاوەکاتەوە کە حسابیەکەی لە 1940 هەتا 1932 هەشدە ساڵەکە 2 ساڵ لەویش 2 ساڵ پێش ئەویش خەریک بوو و 2 ساڵ پێش لەو تەمەنە کە بەراوردی تەمەنەکەیانەکەی ئەمان باتەوە بۆ ئەوەی کە ئەگەر بێت و ئەم زاتە بەرز بکرێتەوە بۆ ئەو ئاستا ئەگەر کارەکانی وەربگەڕێتە سەر زمانەکانی تر ئەگەر فکر و ئایدیا و ئەگەر ئەو خزمەتی کردوێتی و ئەو نیشتیمان پەروەردی کە هەیوە ئەگەر ئەو کارە موسەساتی کە کردوێتی بۆ خۆی کە کاری موسەسەیەکی کردووە حەزەکەم پێش دواتر باسی بکەم ئەمانەی بخرێنە تای تەرازوویەک لەگەڵ ئەوەی کە ئێستا لە ناو مێژووی سیاسی و مێژووی ڕاگەیاندن و مێژووی نیشتیمان پەروەری و مێژووی سەقافەت و کەلتور هی مستەفا کامیل بخرێتە تای تەرازوێکی ترەوە
دڵنیاتانەکەم کە تای تەرازوی مامۆستا برایم ئەحمە زۆر قورستر و زۆر با بڵین گرانتر ئەکەوێتەوە بۆیە گرنگە ئەم دیباجەیە بمان باتە سەر ئەوەی کە شێوازی کارکردنمان لەسەر کارەکانی مامۆستا برایم ئەحمەد بگۆڕین و ئەبێ هەوڵی ئەوە بین کە ئەم زاتە لەبەر ئەو ئاستە بەرزی کە هەیەی بەرەو با بڵین فەزایەکی نێودەوڵەتی بەرین زانی چونکە وەکو وتم تەنها لە بوارێکە کاری نەکردووە و لە چەندین بواری جیاوازە لە هەرێکێ لەمانەیە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە ئەمانە یعنی من بە نمونە هەندێک با بڵێن حاڵەتت پێڵم ئەم زاتە لە ساڵی 1933 تا 37 ئەچێتە کۆلێجی حقوق لە بەغا لە دوای ئەوە مێنەی ئەوقاتیان پێوتۆ بە پارێزەرایەتی پێنەوە ئەوقات ئەو فترێ ئەو کاری ئەوقاتێکە تا 42 لە 42 ئەبێ بە حاکم ئەوێ بە دادوەر لە هەڵەبجە و لە هەولێر ماوەیەک لەوێ ئەبێت لە ساڵی 1940 ئەیگیرێ طبعا لەسەر هەڵوێستی نیشتیبانی خۆی و بیرمان نەچێ مامۆستا برایم ئەحمەد پیاوێکی کۆمەڵایەتی گەورە بووە و دژی چینایەتی و دەرەبەگایەتی بووە کە ئەو سەردەمە باوی بووە هەمیشە لەگەڵ چینی چەساوە و جووتیارا بووە ئەمانە هەموو لەلایەک لە ساڵی 1940 کە ئەگیرێ هەتا پەنجاویەک لە پاش ئەوە لە کۆنفرانس بە سکرتێری پارتی دیموکراتی ئەو سەردەمە هەڵەبژێرێ دەماشای ئەو بازدانە سیاسیە بکە لە بازدانێکی کۆمەڵایەتی و بازدانێکی سیاسی زانی نەک بازدانێکی ئاساییش بێ بە ئەندامی لە حیزب سەردەمەش دەوترێت کۆمەڵگا ئەبێ بە سکرتێر ئەمە زۆر گرنگە و لە پاش ئەمە ماوەیەک ئەچێتە کەرکووک و ماوەیەک ئەچێتە بەغدا خەریکی کاری سیاسی ئەبێ 1950 چێتە کەرکووک و ئەو کاتە لە یەکێک بێ لە نووسەرە ئەکتیڤەکانی گۆڤاری شەفەق کە لەوێ دەرچووە زانی لەبەرەوە کە تەماشاکەی سەربوردەی ژیانی بە شێوەیەکی گشتی بۆ نمونە لە بواری ڕۆژنامەگەریە هەر لە دووی کۆلێج بووە لە ساڵی 1933 و 34 باشە دوو گۆڤار دەرەکە دیاری لاوان یادگاری لاوان ئەزانی هەر لە سەلبێنەری چی بوون بۆ مامۆستا برایم ئەحمەد کە کەسێکی ئەوەندە خوێنەوار لەو تەمەنە کەمەشدا بتوانێت بەل بهاوێت بۆ بواری هەموو خۆت پارێزەری و هەم بۆ بواری ڕۆژنامەگەریش ئەمە ئەوە ئەسەلبێنێ کە جگەلەوەی خەمخۆرێکی گەورە بووە توانە و تاقەیەکی زۆر فراوانی هەبووە زۆر گەورەی هەبووە مشکێکی زۆر کراوەی هەبووە خوێندنەوەیکی زۆر باشی هەبووە و کابرایەک بووە ویستم باسی ئەوە بکەم کاکە ئاری زۆر گرنگە بزانین ئەم زاتە زمانی زانیوە و شارەزایەکی زۆر باشی ئەدەبیاتی هەموو ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژ ئاواژ بۆ بەشێکی زانەکەی هاوکار بووە لەوەی هاوکار بەڵە من شتێکی سێرت بۆ بگەڕەوە جگەلەوەی کە لە 5 بڵاوکراوەیە کاری کردووە حتا دوای 1975 کە ئەچێتە لەندەن لەوێش خەریکی دەرکردنی بڵاوکراوەیەکە بێ بە ناوی چریکەی کوردستان هەتا هەوزەم تا نزیکەی ساڵی هەژن عادێکی لێ دەرەکە ئەوەی زۆر گرنگە بەلای منەوە تەنها بە نووسینی چیرۆکەوە تەنها بە دەرخستنی دەردی کۆمەڵایەتیەوە تەنها بواری سیاسی تەنها ڕۆمان نووسینەوە ئەم زاتە نەوەستاوە نەوەستێنراوە زانی لە ساڵی 1954 ئەوەندە دەرەبەگەکانی ئەو سەردەمە سەغڵەتەکە کە دژی جووتیار وەستاونەتەوە ئەم پشتی چەساوەکانی کردو و پشتی فەلاحەکانی گرتووە لە ساڵی 1954 تەقەی لەکەم برینارە بێ ئەزانی لەبەر ئەوە کە تەماشای ئەوە ئەەکەی هەندێک ئەفکاری تازەی تری ژەهێنێتە ناو ئەدەبیاتی کوردیەوە
من نمونەیەکە دەوێ دوو ڕۆمانی هەیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕۆمانێکی بە ناوی ژانی گەلە باشە ئەم ڕۆمانی ژانی گەلی باز لە مەسەلە کۆمەڵایەتەکانەکە و ئەی بەستێتەوە بە مەسلەی ئیدارەکردن و دەوڵەتداری و شتێکی لاوازەیە بەڕاستی باشە لە ڕۆمانی دووەمیان بزانە باز دەچیەکە ئەمە گرنگە باز لەوە ئەکا لە ناو چینی بۆرجوازیەکانە ئەمە زۆر گرنگە بیرۆکەیە لە ناو چینی بۆرجوازیەکانە مناڵی ئەمانە پێگەن و ئەبنە خەڵکێکی عەقڵ کراوە و ئەبنە خەڵکێکی خوێندەوار ئەمانە بۆ پاشەڕۆژ دژی کەسوکاری خۆیانەوەستنەوە دژی دەسەڵاتی دەرەبەگایەتی خۆیانەوەستنەوە زۆر گرنگە ئەمە یعنی تۆ لە ناو بؤرەی ئەو دەرەبەگایەتیە لە ناو ئەو بؤرەی چەوسانەوەیە کەسانێک دروستکە کە خاوەن وێژدان بێ زانی جا ئەمە جۆرێک توانم بڵم بیرۆکەی ژێرەوەی بریتە لەوەی کەوە چۆن مرۆڤ هەوڵەدات ینی نەواتی خێر تۆوی خێر ئەدۆزێتەوە لە ناو حتا لە ناو بۆرژوازیەکانە و لە ناو ئەو کەسانەیە کە ئەبنە هۆی چەوسانەوەی چینەکانی خۆیان دکتۆر بۆ ئەو سەردەما کە باسەکەی لەنێو چینێکی کۆمەڵاتی کە وەکو باز دەکرێت لە ئاستێکی پێشکەوتودا نەبووە ینی کۆمەلگا و ئەخڵەتی کۆمەلگا بۆ ئەو وەختە بۆ هەندێک نووسین ڕەنگە دژایەتیش کرابێ ڕای تۆ چێ لەسەر بەڵام پێشەوە لەگەڵم بمێنەوە دکتۆر گیامی تام لەگەر هاوکارم ڕێباز ئامادە بێ دیمەنەکان بگوازینەوە وەکو باسمان کرد ئەمڕۆ 22 ساڵ تێپەر دەبێت بەسەر کۆچی دوایی بیرمەند و سیاسەتمەدار و پارێزەر و ڕۆژنامەنووس و نووسەر و وەرگێڕ و کۆمەڵێک بواری زانستی و نازناوی زانستی هەیە کە بێگومان مامۆستا ئیبراهیم ئەحمەدی پێ دەناسرێتەوە ئەم هەڵمەتی کە ئایبینین و پێشتریش ئاماژەمان پێکرد بیرۆکی ئیبراهیم ئەحمەد فاوندیشنە ئەم بیرۆکەیە ساڵانە بەڕێواچێت بیرۆکەکە وایە کە مەراسیمی سەوزکردنی نەمامەکان بەڕێواچێت ئێستا ساتی ئەوەیە کە دەبینین خات و شانەزی ئیبراهیم ئەحمەد و بەشێکی زۆر لە هاوڵانی و بەشێکی زۆر لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاڵیەوەن کە ئەم پووە لە نەمامە بڕوێنن وەکو پێشتریش بەڕێزیان ئاماژی بۆ کرد نەمامەکان تا کاتێکی دیاریکراو کە گەورە ئەبن ئەم نەمامانە هەر نەمامێک ناوی شەهیدێکی لێ ئەنرێت لە نێو ئەم پارکەدا ئەم پارکە ناوی لایەنمان ناچێت یانیادەن بەخێر کۆمەڵێک ناوی هەیە تایبەتن بەو پۆلە شەهیدەی کە لە شەڕی دژ بە داعش شەهید بوون یان کەس بەشێکی زۆریان بێسەر و شوێن بوون بێگومان هەڵمەتەکە ئەمڕۆ پۆلێک نەمام دەڕوێندرێت وەکو پێشتریش بەڕێوەبەری باخچەکانیش ئاماژی بۆ کرد بە داداچوون دەکەن بۆ ڕواندنی یاخود واتە چاودێریکردنی ئەو نەمامانە بۆ ئەوەی کە بە شێوازێکی باش پرۆسەکە بڕوات واتە نەمامەکانیش لە ڕێگەی دابینکردنی ئاو و لە ڕێگەی ئەو کارمەندانی کە لە نێو بەڕێبەراتی باخچەکان کار دەکەن وا لێکرێکە چاودێری بکرێن من درێژە بە گفتوگۆکان لە دەمودیمەنەکانیش دەگوازینەوە باسمان لەوا کرد کە ڕەهەندە جیاوازەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە بێگومان زۆر ڕەهەندی هەیە زۆر بواری تری هەیە تەنانەت لە شعرەکانیشیدا ئەو هەمیشە کۆژانەکانی گەلی کوردی خسۆتە ڕوو و ئەم وەکووتمان مەراسیمەکەی کە بینین ئێستا ساتی دەستپێکردنی ڕواندنی نەمامەکانە کە لە نێو پارکی هەواری شار کە پارکێکی گرنگ و دیارە بێگومان پێشتریش هەر لەسەر دەستی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەم پارکە گرنگی زۆری پێدراوە پێشتر من لەگەڵ بەڕێوەبەری باخچەکان کاکە ماران حەمەساڵە قسەم کرد ئاماژی بۆ کرد خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدیش هەمیشە لە خەمی ئەم پارکەدا بووە بەپێی زانیەرەکانی من 12 بیری لێ درراوە تا بیری ئرتیوازی هەیە بەڵام ئاوێکی ئەوتۆی نییە بەڵام حوت کارێزی هەیە کە بەشێکی زۆر لە کارێزەکانیش وشکیان نەکردووە ئاوی تێدا ماوە دیارە خەمی ئەو کاتی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە بۆ کە ئەو کارێزانە نۆژەن بکرێنەوە پاک بکرێنەوە چاک بکرێنەوە چکە ئاوێکی زۆر دەستە بەرەکات بۆ ئەم پارکە کە ئەمە درێژە پێدەری ئەو خەباتەیە کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد و هاوڵەکانی لە دوێنێ کە بە خەباتی سیاسی و ئەدەبی و ڕۆشنبیری کردویانە
ئەمڕۆ خەباتە ڕۆشنبیری و ئەدەبیەکەیان هەر بەردەوامی هەیە لە پاڵ ئەم خەباتەژە خەباتە سەوزکردنیەکەی خەباتە ئاوەدانیەکەی خەباتە جوانکردنی دیمەنە جوانەکانی ئەم شارە و تەواوی شارەکانی تری هەرێمی کوردستان درێژەی هەیە وەکو دەیبینن دیمەنەکان هاوکارانم بۆتان دەگوازنەوە لەگەڵ دکتۆر دانا ئەحمەد درێژە بە گفتوگۆکان مەدەم دکتۆر گەیشتی ناوەی کە باسی دوو ڕۆمانی گەورەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدت کرد ئەویش ژانیگەل و بەڵێ خوێندنەوەتان بۆ ناوڕۆشی یا شێوازی نووسینی مامۆستا ئیبراهیم ئەحمەد جیاوازێکی چییە لەگەڵ دوو سەرەکانی تر کە پێی جاکرێت مامۆستا ئیبراهیم ئەحمەد پێش هەموو شتێک گرنگە بزانین کە خاوەنی زمانێکی زۆر پاراو بووە یعنی ئەتوانم بڵێم کەسێک بووە بە واتای وشە خاوەنی زمانێکی کوردی ئەوەندە جوان بووە کە هەندێک جار شێوازی نووسینی تەواو توانیوێتی کار بکات لە خوێنەر پێش ئەوەی بیرۆکەکەی بگاتێ ئەمە هوەرێکە هەندێک جار لە دنیاە باز لەوە ئەکرێکە نووسری گەورە گەورە بیریاری گەورە گەورە توانای ئەویان نەبووە کە بگەنە ئەو ئاستەی کە بیرۆکە جوانەکانیان بە شێوەیەکی گونجاو و بە شێوەیەکی کراوە بگەێن نەبەرامبەرەکانیان بەڵام خۆشببختانە کە تەماشا ئەەکەین هەم لە ڕۆمانەکانیە هەم لە چیرۆکەکانیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە جوانترین شێواز بەکاربێنێ بۆ گەیاندنی بیرۆکەکانی نووسینێکی زۆر سادەشی هەبوو هەمووان لی بێگومان ناڵم هەتا بڵی پاراو بووە تا بڵی ینی ئەو کوردیە بووە کە بۆ هەموو چینەکانی کۆمەڵگای نووسیوە مامۆستا ئیبراهیم ینی شێوازی نووسینەکەی ئەتوانم بڵێم ئەگەر ئەم تعبیرە ڕاز بێ بۆ ئێستا و قسێ بکەم مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەو شێوازی نووسینی کە هەبووە لە فکرێەوە هاتۆتە دەر چۆن فکری لەگەڵ چینی چەوساوە بووە لەگەڵ فەلاح و جووتیارا بووە لەگەڵ چینەکانی خوارەوەی کۆمەڵگە بووە و چۆن هەوڵی داوە وەکو عەرزم کردی لە ئەمە قۆناغی یەکەم لە مستەوای یەکەم لە مستەوای دووەم چۆن هەوڵی داوە لە باڵێن دڕک و گوڵا هەوڵی ئەوەی داوە کە لە ناو ئەو وەسەتە بۆرجوازیە یا خەڵکی بە ویژدان دروستکە ئەو زمانە بۆ هەردوو ئەم چینانە نووسراون ئەگەر دیقەتیش بین کۆمەڵگەی کوردی ئەو سەردەما هەر لەم دوو چینە دروست بووە بۆیە نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد چ وەک چیرۆکەکانی لە خازێ لە با بڵێن مەملەکەتی قارەمانانە لە کوێرەوەریە لە هەرێک لەمانەیە ئەبینی کە زمانەکەی ئەوەندە کاریگەرە توانیوێتی بە وشەی جوانی کوردی و بە هەڵبژاردننی وشەی جوانی کوردی کار لە دەروون و کار لە هزری ئەو کەسانم کە ئەم چیرۆکانەی ئەخوێندنەوە بە هەمان شێوە لە ژانی گەلە بە هەمان شێوە لە دڕک و گوڵە و لە هەمان کاتە بیرمان نەچێ مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەندێک محاولاتی تری هەبووە ئەزانی هەوڵی داوە بەرهەمی ئەدەبی هەندێک لە گەورە بیریاران و لە گەورە نووسەرانی دنیا وەربگەڕێتە سەر زمانی کوردی ناوی ناون بە سەرهاتی کەسایەتیەکان مەسەرەن لە ستالین شتی نووسیوە مەسەرەن بە سەرهاتی هەتلەری گەڕاوەتەوە مەسەرەن بە سەرهاتی مۆسۆلۆنی گەڕاوەتەوە ئەزانی و زۆربەی زۆری کەسایەتیەکانی تر کە کاریگەری ئەو تۆیان هەبووە لەسەر کۆمەڵگەکانی خۆیان و کاریگەری سیاسی و کاریگەری فکریان هەبووە و کەسانی باڵێن خاوەنی وەرچەرخانی سیاسی و کۆمەڵایەتی بوون لە کۆمەڵگەکانی خۆیانە هەر یەکێک لەمانە ئەهێنێت و بەسەرهات و بۆ چوون و هەروەها شێوازی شۆڕشکردن و هەروەها شێوازی چوونە ناو کۆمەڵگەکەیەوە ئەم قۆناغانە هەموو ئەم ئاستانە هەموو بازەکە و نەک باسییان ئەکا بەڕاستیشیانەکاتەوە ئاوا بچینە سەرەوە بە پیاسەوە خۆشەویستانم دیمەنانی کە دەیبینن دیارە دیمەنی ڕاستە و خۆن کە
مەراسیمی 22هەمین ساڵیەتی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە سیاسەتمەدار و بیرمەندی گەلەکەمان کە بێگومان ئەم سیاسیە لە هەموو بوارەکاندا وەکو دکتۆر دانا ئەحمەد باسی کرد توانێتی شاکارانە کار بکات شاکارەکانی شایەتی ئەوەن کە تا ئێساش ئەمڕۆ لە نێو مێژووی گەلی کووردا لە نێو ئەدەبیاتی گەلی کووردا لە بواری سیاسەتی گەلی کووردا دەستێکی واڵە هەیە ئەم نەمامانی کە بینیتان ئێستا مەراسیمەکە دەستی پێکرد وەکو خات و شانێت ئیبراهیم ئەحمەد خۆی ئاماژەی پێکرد ئەمە بەشێکە لە کارەکانی ئیبراهیم فاوندیشن کە ساڵانە ئیتر دەیکەن بە بڕیار و کە ساڵانی پێشووتریش کردویانە نەمام ڕواندنە بۆ ڕێزێک و هەر نەمامێک وەفایەکە بۆ خوێنی شەهیدێک دواتر ئەم نەمانەمانە کە گەورە دەبن هەرێکیان ناوی شەهیدێکی لێ ئەنرێت وەکو مۆنومنتێک دەمێنێتەوە کە باخچەکە هەم سەوزایی و ئۆکسجینمان بۆ دابین دەکات کە ئەمڕۆ دەزانین دیاردەی خۆڵبارین هەرێمی کوردستانی گرتووە و هەتا ڕێژی سەوزایی زیاد بێ من لە پرۆگرامەکەمانە هەمیشە باسمانەوە کردو هەتا ڕێژی سەوزایی زیاد بێ ڕەنگە ڕزگارمان بێ لەم خۆڵبارینی کێسە لە هەرێمی کوردستان هەیە بۆیە یەکی کتر لە درێژە پێدان بە خەباتەکەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە لە ڕێگەی برایم فاوندیشنەوە ئەوەیە کە ئەمان ئەم هەڵمەتانە ساس بکەن. ڕاهەندەکانی ئەدەبی مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر بواری تری ماوە بواری شعر پێم خۆشە قسەیەکی لەسەر بکەین بواری وەرگێڕان پێم خۆشە بە هەمان شێوە قسەی لەگەڵ لەسەر بکەین مامۆستا دکتۆر دانا ئەحمەدم لەگەڵدایە دکتۆر گیان بیتە ئێرەوە بە هەر باگراوندەکەمان بکەین بێرە دکتۆر زمانی شعری مامۆستا ئیبراهیم ئەحمەد چ جۆرە ینی چەند جۆر بە چەند جۆر نووسیوێتی شعر پێش هەموو شتێ لەسەر شعری مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەوڵی داوە جارێکی تر ڕنگدانەوەی ئەو ئەوڵن نەخۆشیەکان و ئەو دەردە سەریانە بێت کە کۆمەڵگەی کوردی ئەو سەردەمە ناڵانێتی پێوەی هەندێک جار ئەبینین مامۆستا ئیبراهیم ئەحمەد فیداکارە یعنی شەڕەکە دیفاعەکە لە چەوساوە لە چیری چەوساوە لە فەلاحەکان هەندێک جار ئەبینین هێرە ژەبا بۆ سەر دەرەبەک بۆ سەر دوژمنانی کوردستان بۆ سەر دوژمنانی نەتەوەی کورد بۆ سەر دوژمنانی خاچی کوردستان لە ئاستێکی ترە ئەبین مامۆستا ئیبراهیم ئەحمەد باوەشی کردووە بە هەموو پارچەکانی کوردستانە باوەشی کردووە بە میلەتی کووردە هاوار ئەکا پڕ بە دەمی خۆی هاوار ئەکا پڕ بە هەزر و بەدڵی خۆی ئەم نیشتیمانە نیشتیمانی کووردە ئەوەی کە خاوەنێتی کووردە ئەوەی کە ئەیپارێزە کووردە ئەوەی لەسەر شانێتی کە بیپارێزە کووردە ئەزانین ئەم خاڵە زۆر گرنگە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە سەرجەم بەرهەمەکانی ئەمان باتەوە سەر ئەوەی کە پێویستە خاوەنداری کورد بکە دەبێ کورد بێ ئەوەی کە پێویستە دیفاع لە کورد بکە بێ کورد بێ ئەوەی کە پێویستە دروست ببێ بۆ خزمەتکردنی ئەم خاکە دەبێ کورد خۆی بێ لەبەر ئەوە هەمیشە هەوڵی پەروەردەکردن ئەیە هەمیشە هەوڵی ئەوە ئەدا هەرگیز ئیمانی بەوە نییە کە ئایا تەمەنی ئەم کەسە چەندە بۆ ئەوەی کە دەستکە بچێتە ناو پرۆسەی پەروەردەکردنی چی نیشتیمانی ئایدۆلۆژی چینایەتی کۆمەڵایەتیەوە شعری نیشمان پەروەریشی هەبووە وانە بەڵێ ببوورە خاڵی دووهەم ئەوەیە کە هەندێک جار کچێکی شۆخوشەنگە هێنێ ئەم کیژۆڵەیە بریتیە لە کچی کۆمەڵگای کوردی باشە لەگەڵ ئەوەیە کە ئەبێتە معشوقی عاشقێک بەڵام لە نیهایەتە ئەم کیژۆڵەیە کە پاڵەوانە ئەبێتە سەرچاوەیە بۆ گێڕانەوە و بۆ تەسریدکردنی هەموو ئەو دەردە سیارەسەریانی کە لە ماڵەوە پێوەی ئەناڵێنێ زانی؟ یعنی لە ڕێی ئەوەوە کە ئەیناسێنێ وەکو معشوقێک لە هەمان کاتە ئەیناسێنێ وەکو کارەکتەرێکی کۆمەڵایەتی وەکو کارەکتەرێکی نیشتیمانی وەکو کارەکتەرێک کە سەر بە عایلەیەکی بڵێ خێزانێکی کووردە و چه معاناتێکی هەیە لەگەڵ ئەو خێزانەی کە تیاژی ئەزانی کچی چەوساوەیەکە بە زۆرە درێ بەشوو کچی دەرەبەجێکە ڕازی نابێ بە کوڕ هەژارێ
مثلەن ینی شێوازی خوێندنەوەی بۆ کەسایەتە جیاوازەکانی ناو کۆمەڵگە کە من ئەتوانم بەڕاستی ئەمە ناو بنێن بە دراسەیەکی نەفسی بۆ ئەو کۆمەڵگای کەتیایە ژیاوە چۆتە ناوی شتێکی زۆر سیر هەیە لە نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمە ئەویش ئەوەیەکە کە تەماشای ئەەکەی هەمیشە کات و ساتی بۆ نییە ئەزانی مەسەلاً باسی ئەو خەباتەکە بەڵام ئەو خەباتەیە کە باسی ئەکا بۆ ئەوەی کە ببێتە تۆوی ئەو خەباتێک کە ئەمڕۆ هەیە ینی بڕوای بە شێوازێکی خەبات نییە بەتەنیا شارەکانە من قسەکە لە دەم تا بە شەکر بێ ینی ئەوەی کە لە بواری ئەدەبی و ئەوانەیە شارەزا بێ بە هەندێک بابەتی ڕەوانبێژی هەیە بۆ مناڵێ مەژی بۆ مردم ممرە بۆ ژیان چۆن قازانجەکی تانەگەیزە ئەم دژیەک و ئەمانە ئەو چۆن لەو سەردەمەدا پێی پێبردو زاتێکی زۆر خوێندەوار بووە زۆر شارەزا بووە وەکو پێم وتی شارەزای ئەدەبیاتی عەرەبی و فارسی و بڵین حتا وەکو خۆی باز ئەکا شارەزای ئەدەبیاتی ڕووسی بووە شارەزای ئەدەبیاتی ئینگلیزی بووە و هەندێک لەم زمانەی زۆر بە چاچی زانیوە دوو جۆر زمانزانین هەیە زمانزانینی قسەکردن و بەڕێکردنی کاری ڕۆژانە هەیە و زمانزانینی ئیدیۆم و ئەو دەستەواژانە هەن کە تایبەتن بەو میلەتە ئەزانیت مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەوانە شارەزا بووە بیرم نەچێ شتێکی کە باسکەم کە زۆر گرنگە بەلامەوە ئەویش ئەوەیە ئەزانی بۆ نمونە چۆن شعری هەبووە وەکو عەرزم کردی بۆ عاشق چۆن شعری هەبووە بۆ خۆشەویستی نیشتیمان چۆن شعری هەبووە بۆ چوزانم بۆ پەروەردەکردن بۆ دروستکردنی کەسایەتی ئەزانی شعری هەیە بۆ محاولەی کوشتنی عەبدولکەریم قاسمیش لە 59 ئەزانی شعری هەیە بۆ سەدام نەسیحەتێکی ئەوەندە جوانی سەدامەکە ئەوەندە جوان و ئەوەندە جوان پێی ئەڵێ کە کورد چی ئەوێ لێی و ئەوەندە جوان پێی ئەڵێ دەبێت تۆ چی بکەی ئەزانی ئەوە کاتی ئەوە نیە شتانە باسکەین یەک وەرگێڕانەکەش پێنجگە چەند خولێکێکمان ناوە بەس شتێکی ماوە پێ بڵم شعرێکیشی هەیە بۆ قازی محەمەد کە لە سێدارادرێ شتێکی زۆر جوانە زۆر جوانە کە باز دەوا کە ئەڵێ ئیتر با خەم و پەژارە ببێ بە بەرگ و بکەینە بەرمان بە واز لە خۆشی و شادی بێنین با ئاخ و ئۆف هەڵبکێشین بۆ ئەم کارە ساتێکە توشتی کردووە شتێکی زۆر جوانەوە بوارنێگەنە حەزم کرد بخێنەوە لە بواری وەرگێڕانیشا ئێستا خاتوشانە ئیبراهیم ئەحمەد کەمێک پێشە سەودی هەموو بەرەمەکانی 15 بەرهەمن پێما بێتی بە چاو گەیشتە خۆشبەختانە باشە زۆر تایبەتین وەک خۆت ئەڵەی لە بواری وەرگێڕانە مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەستی یاوەتە چی بابەتێک بۆ وەرگێڕان بڵێن دوو لاوە بڵێن لە دوو ئاسی جیاوازە وەرگێڕانی کردووە ئاستی یەکەم کۆمەڵە چیرۆکێکی بۆ نمونە شکسپیر بۆ نمونە بەلزاک بۆ نمونە مۆپاسان بۆ نمونە زۆربەی زۆری تری چیخۆف تۆلستۆی ئەمانەی هێناوە ئەوانەی کە پڕمەعنان ئەوانەی کە لە ناو ئەدەبیاتی دنیاە پێگەی خۆیان هەیە ئەوانەی کە بوونەتە تۆوی گۆڕانکاری و وەرچەرخانی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەکانی خۆیانە ئەمانەی هێناوە وەرگێڕاوە سەر زمانی کوردی ئەمە یەک دوو وەکو عەرزم کردی پێشتر هەندێک بەسەرهاتی گێڕاوەتەوە هەندێک بەسەرهاتی وەرگێڕاوە هێنایەتی لە ناو میلەتانی ترەوە بۆ نمونە باسی هەتلەرەکە ستالین باسەکە بۆ نمونە هەر یەکێک لەمە هەتلەر باسەکە بۆ نمونە بەسەرهاتی ئەمانە ئەهێنێ لە زمانەکەی خۆیانەوە و ئەو خاڵە گرنگانە ئەو پنتە گرنگانە چییە کە لە ناو ژیانی ئەمانەیە و لە ناو شۆڕەشی ئەمانەیە و لە ناو فکری ئەمانەیە هاتوونەتە ناو مشتەماعەکەوە ئەزانی و بۆتە هۆی گۆڕانکاری و وەرچەرخانی کۆمەڵایەتی لە ناو مشتەماعەکە ئەوانە چین باسی لەوانانی تەرکیزی لەسەر ئەمانە کردووە نەک سەردێکی ئاسایی بێ ساڵی ئەوە لەدایک بۆ ساڵی ئەوە وفاتی نا ئەوەی باس کردووە کە چ شتێ بۆ هۆی وەرچەرخان و گۆڕانکاری کۆمەڵایەتی سیاسی لە ناو میلەتی کوردە ئاماژەی تریشی هەیە کار نێ باسیکەین چەندین بەرنامە بێگومان ئەحمەد زۆر دەسپاس من بە هیوام وەبزان مؤسسەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە هیوام بەشێک بکەنەوە بەشێک بریتی بێ لە دیراسەکردن و کاری شیکاری لەسەر مستەوایەکی ئەکادیمی فکری بەرز کار لەسەر فکری مامۆستا ئیبراهیم ئەحمەد بکەن لە دوو ڕۆ ڕووی یەکەم خۆی
ئەو بابەتانی کە لە شعر و لە چیرۆک و لە ڕۆمانەکانی باسی کردووە و لە وتارە ڕۆژنامەگەرەکانە باسی کردووە لە 1939 تا 49 لە گەلایەژ وتاری زۆر جوانی هەیە باشە. مستەوای دووهەم قۆناغی دووهەم بریتی بێ لەو شتانی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ئەدەبیاتی گەلان لە کۆمەڵگە جیهانیەکان گرنگجی پێداوە بە ضروری زانیۆ بێتە ناو موجتەمەعی کوردیەوە. من ئەمە پێشنیارەکەم کە ئەم بەشە بکرێتەوە بەشی دیراسەکردنی فکری مامۆستا ئیبراهیم ئەحمەد و بە شێوەیەکی ئەکادمی. بەیوێن پێشنیارەکە بگاتە جێ خۆت و دکتۆر دانا ئەحمەد زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ وتەکانت، زۆر سپاس تۆ توانی کاتی خۆت وەرگری دکتۆر گیان. خۆشویستان جارێکی تر بیرتانە خەمەوە ئەم ڕماڵەمان تایبەت بوو بە بیرەوەری 22هەمین ساڵیادی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە بە بیری ڕووناکی ئەژمار دەکرێت سیاسەتمەدار، ڕۆشنبیر، خەباتگێر، ڕۆژنامەنووس، پارێزەر، نووسەر، وەرگێڕ، هەموو ئەم بوارانەی کە باز دەکرێن ئەم دەستی خۆی تێدا هەبوون. ئەم مەراسیمەش پۆلێک لە دەمان بوو کە لە نێو ئەو پارکەدا کە تایبەتن بە شەیدانی جەنگی دژ بە داعش شەهید بوون یان بێسەر و شوێن بوون. ئەم نەمامانە کە گەورە دەبن هەرێکیان تابلۆیەکی لێ دەدرێت، ناوی شەیدەکانی لێ دەدرێت، دەتوانین ئێمە بینی ئێرە وەکو مۆنومنتێک یادیان بکەینەوە.